من نەزانم خەڵکی کوردستان خوازیاری ژیانێکی باشترن، خوازیاری ئەو پەڕی ئازادین، خوازیاری یەکسانین، خوازیاری خۆشگوزەرانین. خەڵکی کوردستان ئینسانیەتی ئەوێ، لایەنگری جوڵانەوەی ئینسانی و خەباتی ئینسانیە لە مەنتیقەکە و لە جیهانە. بەڵام گەیشتن بەمە کارێکی سادە نییە، ئەبێ هەنگاو بە هەنگاو حەقیقەتەکان بچەسبێ، بە تایبەتی لە پێشیانەوە لە نێو هەڵسوڕاوان و ڕابەرانی مامۆسانی ناڕازی، فەرمانبەران، ژنان، کرێکاران لاوان ئەمانە دەستخەنە ناو دەستی یەک جوڵانەوەی چینایەتی بەرامبەر بە هەموو ئەم دەستە و تاقمانەی چینی بورژوازی و حیزبەکانی ڕاوەستن تا ئەو ڕۆژەی تەوازن نەگاتە ئەو ئاسەی ڕابپەڕن و شەقێ لەم دەسەڵاتە بن و دەسەڵاتدارەتی جەماوەری کە هەم مەسیری کۆمەلگا، هەم اقتصاد، هەم سیاست بەدەستەوە بگرێ. ئەمە ڕێگاکەیەتی و ئەم ڕێگایە سەختە، ئاسان نییە، بە هەر بەتەنیا بە تەبلیغ و بە ڕاگەاندن و بە سەرزەنشکردنی خەڵک بەدی نایە. ئەبێ خەڵک ڕێگا بکاتەوە، ئەم ڕێگایە هەڵبژێرێتەوە. هێزی پێشڕۆ ئەوەیە کە ڕێنیشان دەربێ لەو کاتانەی کە جەماوەریش هەڵاکە تووشی خۆشخەیاڵیە بێ، ئەبێ لە کەناریانە ڕاوەستین و ڕێیان پیشان بین، یەکگرت و یەک پارچە بیان هێڵینەوە و سەرنجیان ڕاکێشین کە ئەوە ڕێگای بەدەستێنانی داخوازەکانتە.